ساڵی 2020 دژوارترین ساڵی ئێران بووە لە ڕووی ئابوریەوە. گەمارۆ ئابوریەکانی ئەمریکا و قەیرانی کۆرۆنا دوو هۆکاری سەرەکی بوون لە زیانگەیاندن بە ئابووری ئەم وڵاتە. لە ئێستادا و بەپێی ئاماری سندوقی نێودەوڵەتی دراو، ئێران 260 میلیارد دلار قەرزی لەسەرشانە کە دەکاتە لە 44% کۆی گشتی ئابووریەکەی. هەروەها بانکی ناوەندی ئێران ڕایگەیاندووە کە حکوومەت 510 تریلیۆن تمەن بە بانکەکان قەرزارە کە لە چاو ساڵی ڕابردوو لە 123 بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. راپۆرتە فەرمیەکان ئەڵێن ڕێژەی هەڵاوسان لە یەک ساڵی ڕابردوودا لە 144 بووە و زیانێکی گەورە بە چینی مام ناوەند گەیشتووە. ئامارە نافەرمیەکان باس لە ڕێژەی لە 150 ئەکەن. ناوەندی لێکۆڵینەوەی پەرلەمانی ئێرانیش ئەڵێت لە 135 خەڵک چوونەتە ژێر هێڵی هەژاریەوە. لە هەمان کاتدا ئەو زیانەی کە کۆرۆنا بە ئابووری ئێرانی گەیاندووە تا ئێستا دەوترێت نزیکەی نیوەی بودجەی یەک ساڵی وڵات بووە. ئێران لە کاتێکدا کە لە 2020 بەهۆی دابەزینی فرۆشی نەوت و ڕێژەی باجی ساڵانە و بەرزبوونەوەی تێچووی بەشی تەندروستیەوە لەژێر گوشاردا بووە، زیاتر لە 5 میلیۆن ئیش کە دەکاتە لە 135 بەشی کاری ئێران زیانیان پێگەیشتووە. لە سەردەمی کۆرۆنادا بەشی بەرهەمهێنان لە 165 دابەزینی بەخۆیەوە بینیوە و بە وتەی ناوەندی لێکۆڵینەوەی پەرلەمان 3 بۆ 6 میلیۆن کەسیش بێکار بوون. لە ڕووی کواڵیتی ژیانەوە ئێران لە ساڵی 2020 بە 16 پلە دابەزین لە پلەی 101 2019ەوە دابەزیوە بۆ پلەی 117. لە ئازادی تاکە کەسیدا لە پلەی 163ەوە دابەزیوە بۆ 165. لە بواری فێرکاریدا لە پلەی 7 2019ەوە دابەزیوە بۆ پلەی 77. لە بواری ژینگەدا لە پلەی 152 2019 بۆ پلەی 155 2020. ئێران تەنها لە بواری سەرمایەی کۆمەڵایەتیدا لە ساڵی 2020 گەشەی کردووە و لە پلەی 129 ساڵی 2019ەوە پێگەی بەرز بووەتەوە بۆ پلەی 8 ساڵی 2020. ڕێژەی ئاڵوگۆڕی بازرگانی ئێرانیش دابەزینێکی لە 120 بەخۆیەوە بینیوە و زیاترین ڕێژەی ئاڵوگۆڕی بازرگانی ئێران لە ساڵی 2020دا سنووردار بووە بە وڵاتانی چین و عێراق و ئیمارات و ئەفغانستان و تورکیا. ناوەندە ئابووریە جیهانیەکان و خودی ناوەندە حکوومیەکانی ئێران پێشبینی ئەوە ئەکەن کە ئابووری ئێران لە 2021 لەم قەیرانە ڕزگاری بێت. حکوومەتی ئێرانیش بودجەی ساڵی داهاتووی ئەم وڵاتەی لەسەر ئەو هیوایە ئامادە کردووە. بەڵام پەرلەمانی ئێران پێی وایە لە ساڵی داهاتوودا بودجە لانیکەم 320 تریلیۆن تمەن کورتێنانی ئەبێت. لە ئێستادا پرسیاری سەرەکی لای بەرپرسان و خەڵکی ئێران ئەوەیە کە ئایا دەربازبوون لەم قەیرانە ئابووریە لە ساڵی نوێدا تا چ ڕادەیەک مسۆگەر ئەبێت و ژیانی خەڵک ئاسایی ئەبێتەوە.